چینەی تەوەری سێم و کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە ئەوەی کە چەند چالاکیەک لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەرنەریدا بەڕێوە دەچێت بڕیارەکە چالاکیەکان بۆ مای هەفتەیەک بەردەوام بێت. ئێمە ئەمڕۆ سەبارەت بۆم بابەتە سەبارەت بەم هەفتە چالاکیە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەنا سەلیم بەرپرسی بەشی پلان لە بەڕێوەبەراتی ڤێتەرنەری دهۆک ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێبێت بانیت باش. باش سڵاو. زۆر سپاس. دکتۆر ئەم هەفتەیە بڕیارە بە بۆنی ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەرنەریەوە چەند چالاکیەک بەڕێوە بچێت. چالاکیەکان بۆ مای هەفتەیەک بەردەوام دەبێت. پێم خۆشە باسی چالاکیەکانمان بۆ بکەیت. چالاکیەکان چین و لە چیدا خۆیان دەبینەوە کێن ئەوانەی کە لە چالاکیەکاندا بەشدارن؟ بله هەلکەفتە ڕۆژە جیهانیا پزیشکی ڤێتەرناری کوردبیتە دیماهێکی شەمبیش مەها نیسانێ ڕێڤەبەریە ڤێتەرناریە پارێزگەها دهۆک رابوویە بە سازدانە هەفتیە ڤێتەرناری و ئەم بژین هەفتیە هشیارکردنە ڤێتەرناریە دەست پێ کرد هەر ڕۆژە یەکشەمبی دەست پێ کرد و دهی دەست پێ کرد بوو دەستنیشانکردنا چەند پزیشکێکی ڤێتەرناری و خەلاتکردنەوەوانە دیسە ئەڤڕۆ ڕۆژە دووشەمبێ چالاکی هەبێتن ئەدگەل خودانێت باڵندە و پێوکردنێت باڵندە و دلوێری ڕێنمای ڤێتەرناری هێنادان ئەڤوان کەسان کودا بشێن سەرەدەریە دیگەل باڵندە بکەن ئەب شێوەیەکی زانستی بێکو هیچ زەرار و زیانەکە بگەهیتەوانە دیسە ڤە ڕۆژە سێشەمێ مە چالاکیە هەی ئەدگەل خودانێت گوشت فروشە و ئەڤەژی ئەکید مازدارێکی ڕئیسی نەبوو و گۆهستنا نەخۆشیە ئەگەر هات و نەزانن سەرەدەریەکە درستگەل بکەن ڕۆژە دیڤدە مە چالاکیە هەی ئەدگەل خودانێت خودانکردنا ساو پشیکە ئەتناف ماڵێدا ئەڤەژی ئەکید مهمن گەلک ji ber ku nokewek em bibînîn xwedankirina wana gelek mişe bûye etnaf xelkî de ji ber hindê pêtivî dana rênma hene rûja dîv de me hemahengî etgela rêveberiya perwerda dihûkê heye ku di seredana çend qutabxana hête kirin û dêlwêrê hişyarkirina veterinerî hête dan bi wan kesê ku evê hêşta qunaxê biçîk bin bişên zîbzît yanî teamilê etgel saw pişîkên kolana bikin Rûja dîv de jî etgel sosyal medyayê û çendîn rênmayê veterinerî dihêne balavkirin heta heta rûja şembî ku bite 27 heyvê dîmahîk şembiya heyva nîsanê û rûja cîhaniya pezîşkên veterineriye. بەڵێ دکتۆر کێنەوە کەسانی کە لە هەفتە چالاکیەکەدا بەشدار دەکەن چالاکیەکانتان لە کوێ و کوێ زیاتر بەڕێوە دەچێت؟ بله یەکەم ڕۆژ البەخچە گیانەوەرە بوو چونکە ئەو jî cihekî esasî ne bû pizîşkên veterinerî ji ber ku ji moreka zor ya ajala li wêrê heye rûja dîv de rêveberiyê dê birêvecîte rêveberiya veterineriya parêzgeha dihûkê rûja siyê edgel goşt firûşa ye ku li bazarê goşt firûşa ye eltaxê zozan li bajêrê dihûkê rûja dîv de edgel xudanên saw û pişîka ew ji dê hel rêveberiya veterineriye dîv de birêvecîtin rûja dîmahiyê dêrgel qutabxana bitin ku ew dê seredana hindek qutabxana û navendên xwendinê hête kirinê heta ku digehta rûja dîmahiyê ji vê heftiyê ku dê bîte ahengek înşallah û dêl hotêla Dilşad Palas hête geran parêzgeha dihûkê. بەڵێ دکتۆر ئامان چان لەم چالاکیانە چییە بۆ ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەرنەری هەفتەیەکتان وەکو چالاکی وەکو بەردەوامبوون چالاکی شوکارەکانتان دەستنیشان کردووە؟ بله مەبەستە vê çalakê ew e wek em dibînin ku xwedankirina ajalan ya zêde bû îtiraf malan da ji ber hindê divêtin rênmayê dirist bihênedan bû kesanên van ajala bixwedankin da ku nebibine egerê hindê ku nexweşî belav hebin îtiraf malên wana da û bişên serederiya ku dirist gelvan ajala bihênekirinê rastî jî ji ber ku rêja bixwedankirina wana zêde bûye ve em mihtacî heftiyekî ne û mihtacî pitirî jîn heftiyekî rastî jî da ku bişên rênmayên dirist bideyne wana bizanin dê çawa serederiya dirist gelvan ajala hête kirinê. بەڵێ لە ئێستادا ئاسی هۆشیاری ئاسی ڕۆشنبیری خەڵکی بەگشتی بەرامبەر بە پزیشکانی ڤێتەرنەری سەبارەت بە پاراستنی ئاژەڵان چۆنە؟ الحمدلله نوکە gelek başe çuku wek em bînîn nûke teqrîben her çend malekê her pişîkek ansayekî hey bû xwedankirinê ev calverê em mihtacî hemahengiyeka zêdeyî ne ku mabeyna me mabeyna xwedanetwana bihête kirinê da ku parastî bin ji veguhestina nexweşiyan û rênmayek me ev diristî wergirin elhemdullah tanûke gelek baş e û em dibînîn her berev baştirbûne pastî jî. بەڵێ گرنگترین ئەو کەیس و حاڵەتانەی کە ئێوە ڕۆژانە دەیبینن بەری دەکەون سەبارەت بە هۆشیاری خەڵک سەبارەت بە پاراستنی ئاژەڵەکان چین یعنی بۆ منە هیچ حاڵەتێکی نەخوازراو هەیە هیچ نەهۆژیارێکی بە شێوازی جگەی سەرنج بێت کە بەرامبەر بە ئاژەڵان بگیرێتە بەر؟ روزانه الدیف موسم آجی حالت دهنه گهرین ابراستیجی بس با ام ترکیز ما بتر سروان نخوشیانه اوت دهنه و گهستن ما بین ما و آجالا و کی نخواست ما و کی نخوشیت کرو و ام بجنه فانگل انفکشن
کو اوه اساسیات انا کو ام چه ودشین آجاله که نفمال دا خدان کن بیک و ضرر و زیان المو مالو و عیال ورکبیدن افراستیجین. بله. ئەو کەسانی کە خاوەنی ئاژەڵە ماڵەکانن بە تایبەتی ئەوانەی کە خاوەنی کۆمەڵی گیاندارنە ماڵەکانی خۆیان دابێت یاخود ئەگە هاتو بە شێوازێک لە شێوازەکان لە شوێنە گشتەکاندا لەسەر شەقامەکاندا لە شوێنێکە ئاژەڵێکی نەخۆشیان بینی ئاژەڵێکی برینداریان بینی هێنانیان بۆ شوێنە پەیوەندیدارەکان هێنانیان بۆ ڤێتەنەریەکان تا چەندێک لە ئارسی پێویستدایە تا چەندێک خەڵک هۆشیاری ئێوە واعی ئەوەی هەیە کە لە کاتی پێویستدا ئەم ئاژەڵەکانیان بێنن بۆ لای ئێوە. والله از شمش متى خوشحالي باجي راستي ام روجانه سرداريه خلقي دبينين يعني ان ايدي خلقي جهشتيوي توعيه وتي جهشتني اگر اجالك الكولون جي ببيني قالك جرا چنا گشتا چنا سفرا اجالك تبين نخوش جي تبين چه علاقته ويش بيبانينا بس ما چنا بي تواصل قال ما تكتيني تدهني تدفما قالك جرا يا هي يعني خو لكري يا خدان حتى اجالك چي بويا وبشتهنجي ان يبري بخو خدان كري انجي يعني بدرسته هي دنايا جهه كي اف اجاله بشيت بجيتت الحمد لله توعيه خلقي جلك يا باشا حتى رادك براستيجي برف جلك باش تربونيا. بله. سەبارەت بە کوتانی ئاژەڵە ماڵیەکان تا چەندێک ئاژەڵە ماڵەکان پێویستە لە کاتی خۆیدا مانگانە ساڵانە کوتانی پێویستیان بۆ بکرێت و کراوە بە مەرج لەسەر کەسانی کە دایانەوێت ئاژەڵە ماڵەکان هەڵبگرنەوە لە ماڵەکانی خۆیاندا بەخێویان بکەن ئەمە کراوە بە مەرج لەسەریان کە دەبێت لە کاتی پێویستدا کوتان وەربگرن. بله اكيد هر اجاله که نافمالی کارتک ساخلمیه های آن ام بجین دفتر ساخلمیه یا های اف دفتر اش چندین لاپارا بدید لاپار جوازن یه های نخوشین درکیت های نخوشیت نواوایت های کوتاندنا های اف ضروری نه هر اجاله که ده هدف ما یه تسجیل کریه یه تومار کریه ادویتن ات وقت خدا بهتن اگر هات ات وقت خداش نه هات تیم من تواصلت گل کن تلفن بود کن بجن وقتی ویب سر بچوی ادویا با فلان وقت اینا باش بر کل قاحوی دی بسر بچید آنکو آنچه ده نخوشیت نواکی نخوشیت درکی افهمی راستش ما تواصل کو گلک باشد گلوانا های حتی نو که ترا دکی گلکت هشیارن و گلکت رجدن چی سرویتش تی راستیجی یعنی حتی نو که باشه دفترین کسی چه جرانه هاتینا مثلا هی وک دو هی سر بچه بتن یلا یعنی گلک روزک دو روز وقتی دی گلک زیکا دیف خشته دفتری دانوی سای تهنا سردانا کلینیکات کن سردانا رو ببریت کن. بله دیار لنا انسان کانه ورزانه هیا یاخۆ بە شازە شوازەکان بە تای وەرزی هەیە نەخۆشیانە هەن کە لەگە گۆڕینی وەرزەکاندا بڵاو دەبنەوەنەوە ئاژەڵدا ڕەوتەکە چۆنە هیچ نەخۆشێکی دیاریکراو هەیە کە وەرزانە ئاژەڵە ماڵەکان تووشی بن خاوەنەکانیانی لێ ئاگدار بکرێتەوە بە شازێک لە شێوازەکان ئێوە هۆشداری ئێوە ڕێنمایی ئێوە بۆ خەڵکی بەگشتی چۆنە بۆ ئەوەی کە خەڵکی زیاتر ئاشنای ئەو جۆرە نەخۆشیانە بن کە زیاتر لایەقەلانی لەناو ئاژەڵاندا تووشیان بن. بله اكيد نوكا موسم گرمه اكيد موسم حشرات یا موسم نخوشین درکی نخوشین پستیه مسبقا بری بتهی واسه انوار الماده ام بيجي نوكا نخوشید بتن ترکیز اول هنده بتن صح کنه پیست آجالخو صح کنه پیرت آجالخو چه گهران کاری اگلی دیار بتن بتین سردانا کلینیکا بکن سردانا رو ببری بکن هر تشتکی ندیار يعني نه طبيعي دف حيواني وديار بتن هم بزيترين دم سردانا كلينيكا بكن موسم دهنا جهرين اكيد نخوشت وانا جي دهنا جهرين اگر موسم سرما بتن نخوشت فيروسينا اما مسبقا هوشياري بده دادن دكو رنمان درست وقت بگیرن اما موسم سرمایه و موسم گرمه خاصة انه كأبها كان گرم جب ام برف هاوینه بچین برف برزبونا پلید گرمه بچین گلک نخوشی هنا تایبتن ابوی ورزیده فبری ورز بهتن امرین مای تایبت برافت کن اپریکا سوشیال میدیا اپریکا پروشور تایبت ابوان آجالان و سر خلقی بلاوت کن و رنما دین داکو اگر خودی نکرد و حالت که حسادیار بود هر زیترین دم اگر چه نبود بشن چرا سریع که دست بکی با آجالت خوب بگن بری بگهیم کلینیک وترنری. بله نخوشی گوسترا و کن نوان آجال و مروف دا کامانن که بون مناگ آجال توشی بید لیو با مروف بگوازریت و بشوار شوازه کام مترسی درست کرد. اون نخوشانه کامانن زاتل نوان آجال و مروف کن دا مشترکن. بله یکیشون همین نخوشیت مهم راسته که توجه هستن بشوی که جلک صناعی و بشوی که لس نخوشیت کرونا أنا بيجني فانجل إنفكشن فطريات أفجي براستي هكر خداني جلكي يعني هشيار بتنسر أجاله إن شاء الله تأريشن مازن درس نابن جراجي هاي بنظانينا خداني حيواني ويتوجبوية فطريات تهندي يعني فطريات بو بتشيكي مالي أم بو مازنة كو جلكي حساس بتناف مالي ده توجه هستن بيكو خدان تبحثيتن
بس بخوش حالي وتانو که یعنی خلک شیای زیبزی هشیاری وان تشتابن پراستیجی زیکا کنترل و نخوشی تتگرنه. بەڵێ چارەسەری چییە بۆ ئەو ئاژەڵانە کە تووشی نەخۆشی گوازراوەکان دەبن بۆ ئەوەی کە بتوانێت چارەسەریان بۆ بکرد؟ ئێمە بەداخەوە کە هەندێک لەو حاڵەتانەمان بینیوە ئەو خاوەن ئاژەڵە ماڵیانەی کە خاوەنی ئاژەڵی ماڵین بۆ نمونە سەگ پشیلە ئەوانی دیکە کاتێک کە تووشی نەخۆشیەکی گوازراوە دەبن دەریان دەکەن دانخەنە سەرجادەق بە شازێک لە شێوازەکان ڕوبەڕووی کاری نەخوازراو دەبنەوە. چارەسەری ئێوە چییە بۆ بەدیلی ئێوە چیە بۆ چارەسەرکردنی ئەو جۆرە ئاژەڵانە؟ بله والله كأسخو ككلينيك الحمد لله تانو كهر كسا كي آجال وي توشي بينا خوشي بوي فل آجال خو كريا خدان اتقال هنديجي اگر هاتو او نشيد بتناف مالي آن او قابلية نبو كروجانا علاج بكاتن ما جيه تايبت هنا يعني ما الفيري جيه نفاندنه هنا ام تشين بهلي نالدفخو حتى او حيوانات درست بيتن ساخلام دي بيتن آجال وانا اشني ببناناف مالين خدا چون وقت بزانه که هگر هاتو خدينا که خاصة فانجل انفكشن انكو فطريات كتوش بو ادبيتن مدك بفيت حتى تشد بتغنيزي كي كنا بتشارد روش حتى 20 روجا بتري افجا افا محتاج راسي محتاجي جافدانه يا محتاجي كسا كي درستاهي البر بيتن علاج كذا اگر هاتو خدا نشيا او قابليه نبو ما جهن تايبت تنده هنا راست تجي مين تدف ما حتى كوتشيد بتبش نيكا پشت هنگي اجالي بتطنق مالا خدا اجالك ساخلام پزیشکانی ڤێتەنەری لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەنەری دەپامیان چییە؟ داواکاریان چییە؟ داواکاری ناراستی همی او ام بشین پیک به هم هنگی ادگل حکومت ام بشین وان او آجالن السر جاداجی چارەسەریە که بوانا ببینین پراستیشی چکو اوجی مصدر رئیسی نه بو و گوهستنا نخوشیان بیساوه یا مهم الدف مراستی که ام بشین سایترین سروان آجالا بکن اویتین او گوهستن ادبیتن گلک جرا منخوشی نینه بس کسک ده آجالکش در وی ولات اینی دش ترکی اینی دش دولت کادی اینی تن ادبیتن او ببیت جهی و گوهستن بو نخوشی بيجاج برهند يعني هيفيو رجعت ما أول كو أم بشين إديال حكومتي إديال عن الفجوة دار حالا که بدانین و چه آجال الداخل نبن بی کرانتین کردن و بی کردن پشکلینا. الله زور سپاس بازو برز دکتر سنا سلیم بررسی بشی پلان لابراتوری ڤێتەنەری دهۆک سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی کوردستانی لەگەڵمان ئامادە بوویت.